ئەوەی کە جێ خۆشحاڵیە ئەو پێشنیازەی کە ئەنجومەنی باڵای خانمان لەگەر ئەنجومەنی دادوەری باسی لێوە کردبوو بوونی دادگایەکی تایبەت بۆ خێزانە دیارە لە میانەی لێکۆڵینەوەکان و توێژینەوەکانی کە چه ئێمە وەکو ئەنجومەنی باڵای خانمان چ لایەنەکانی تر لەناو حکوومەتی هەرێمی کوردستان و هەندێک جار ڕێکخراوەکانیش کردیتیان ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی تایبەت بە پرسی خانمان ئەومان بۆ دەرکەوتووە کە کێشەکان لە جێبەجێکردندان لە دادگاکان زۆرجار کەیسەکان ئەوەستن یاخود حەقی خۆیان پێ نادرێتن هەندێک جار کێشە گەورە ئەبیتەوە کات ئێستا دادگاکان لەوانەیە بینی دوو هاوسەرەکە یان دوو کەسەکەی کە خاوەن کەیسەکەن بە شێوازێکی تر چارەسەر بکرا با باشتر بوو بۆیە پێمان باش بوو و بە پێی نەریتی کۆمەڵایەتی خۆمان و بە پێی پلانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەمکردنەوەی توندوتیژی کار لەسەرەوەکەین کە دادگایەکی تایبەت هەبێت و ئەو دادوەرە بەڕێزانەیە کە ئیشەکەن لە پلانەکانی لە کەیسەکانی ئافرەتان خێزان ئەو کەیسە کۆمەڵایەتیانێک کە لە ناو کۆمەلگا هەن ئەو دادوەرە بەڕێزانە بن کە ترێنینگ یاخود دەورە و تەدریبێکی ڕاهێنانێکی تەندروستیان پێکرابی لە لایەنی کۆمەڵایەتیەوە واتە مەرجنیە هەر دادوەری بەڕێزێک دوای ئەوەی کە دەرچوو وەکو دادوەر هەڵبژاردرابیتن ینی ئاسایی بی بۆ ئەوەی کە بچی لە دادگای خێزانی کار بکات ئەمە کۆمەڵێک میکانیزمی تر هەیە ئێمە لە گفتوگۆداین چونکە جەنابتان ئەزانن مەسەلەی دادگاکان تایبەتە و خەڵکی پسپۆری خۆیەوەی لە گفتوگۆکردن لە دانانی میکانیزمەکان بەڵام ئێمە وەکو ئەنجومەنی باڵای خانمان چاودێرین و لە پرۆسەکە لەگەڕیانین بۆ ئەوەی بە لێنزێکی جێندەری سەیری بابەتەکان بکرێ و بۆ ئەوەی جارێکی تر توندوتیژی بۆ شێوازە دیسان سەر هەڵ نەداتەوە لە جیاتی ئەوەی کە ئێمە لایەنەکەی تر با بڵێن ئەو ئافرەتێکە کێشەی هەیە بیپارێزین تووشی کێشەی گەورەتر بکرد کێسەکانێک لابووینەوە دیارە کێشەیەکی گەورە لە دادگاکان هەن پرۆسسەکە لە جێبەجێکردن لە جۆنێتی مامەڵەکردن لەگە بابەتەکان و هەندێک جاریش هەتا لە کۆمەلگاش زۆر قورسە بینن کاتی کەسێک بۆ مافی خۆیەتی ڕۆکاتە دادگا ئەمانە هەمووی کۆمەڵە کێشن کە ئەبێ چارەسەر بکرێن و ئەوە جەخ دەکاتەوە لەسەرەوەی کە هەنگاوی جددی بنێن بۆ دانانی ئەم دادگا تایبەتە دیارە دادگای تایبەت کۆمەڵێک لەو کێشانە کە ئێستا هەن نایەڵێتن کەمیەکاتەوە نایهێڵێتن و ئەو بربەستانی کە لە بەردەم کەمکردنەوەی توندوتیژیە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە دادگایەکی تایبەت بە خێزانەوە نییە بۆ تاوتۆکردنی ئەو کەیسانی کە پەیوەندیدارن بە توندوتیژی خێزان میانەی جێبەجێکردنی ئەم یاسای زیاتر لە 11 ساڵ کۆمەڵێک کەم و کورتی و لایەنێک کە هێشتان کەڤەر نەکرایە تێدا بە دەرکەتیە بۆی پێویستی بەوە بووکە تعدیل بکرێت و جارێکتر هەموار بکرێتەوە هەموارکردنی ئێمە وەکو لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاو بۆ چوونی خۆماندایەوە لە کۆبوونەوەکەی کە لە پەرلەمان کرا بە ئامادەبوونی ڕێزدار خودی جەنابی سەرۆکی پەرلەمان و هەروەها جەنابی وەزیری ناوخۆ هەموو لایەنەکانی تر ناو حکوومەت ئەمە خۆی لە خۆی دانیشانەیەکی زۆر گرنگ بوو بۆ گرنگیدان بە هەموارکردنی ئەم یاسایە و پێویستێکی زۆر زەڕورەکە ئەم یاسایە بە زووترین کە طبعاً ئێستا لە پەرلەمانی بەڕێزە ئەوەی کە لەسەر ئێمە وەکو لایەنەکانی ناو حکوومەت ئێمە ڕاو بۆ چوونەکانی خۆماندایە ئیتر لەسەر ئەوانە مینیتن تکەی هەموارکردنەوەکە جێبەجێ ئەکرێتن دیارە کۆبوونەوەکان زیاتر لەوە هەڵەگرێتن ئێمەش لە هەر لە کۆبوونەوەکەی پەرلەمان باسمان لەوە کرد کە زۆر زەڕورە بێ یاسایەکی تایبەت با خێزان دابدرێتن جودا لەو دادگایانێک کە پێشتر